بێت سڵاو لە بینەرانی خۆشەویستمان بێت بێگومان ئێمە لە نەخۆشخانەی سۆزی دەرونین زۆرن ئەو کەسانی کە هەمیشە کارە خۆبەخشیەکانیان چالاکیە مرۆییەکانیان هاوکاریەکانیان کۆمەک و هاوکاریەکانیان ئەگەێنە دەستی ئەو کەسانی کە پێویستیان پێیەتی هەر بۆیە لێرە و لەوێ لە تەواوی جێگاکانی کوردستانە بەجێ خۆشحاڵیەوە کارە خۆبەخشیەکان هێندە زۆرە هێندە کاری مرۆڤ دۆستی زۆرە جێگەی بایەخە جێگەی تایبەتمەندە کە ئێمە بتوانین با بڵێن قسە و باسی زیاتر لەسەر ئەوە بکەین کە تا چەندە گرنگە ئێمە لە ژیانی خۆمانە هاوکاری کەسانێک بین کە پێویستیان بە دەستی هاوکاری ئێمە هەیە بەری خۆشحاڵیەوە ناوەندە ئەکادیمیەکانیش لێرە و لەوێ کار لەسەر کارە خۆبەخشیەکانەکەن بۆ ئەمڕۆ من لە نەخۆشخانەی سۆزی دەرونیم ئەم گروپی کە ئێستا لە پشتی منەوە ئەیبینن گروپی خەندەی برایت کە پێکاتوە لە کۆمەڵێک لە خوێنکارانی بەشە زانستیەکانی پەیمانگای پیشەیی و تەکنیکی برایت کە هەستاون بە ئەنجامدانی چالاکی خۆبەخشی و ئەنجامدانی چالاکی مرۆیی کە لەم نێوەندەیە بابزانین تا چەندە هاوکار بوون بۆ ئەوەی هاوکاریەکانیان بگەێنە دەستی ئەو کەسانی کە پێویستیان بە ئەو پێویستیانێک کە لە ژیانی ڕۆژانەیە بەکار ئێنرێت ئەمانیش هاتوون هێناویانە بۆ یەکێک لە جێگاکان کە ئەوانیش نەخۆشخانەی سۆزی دەرونیە جا پێش ئەوەی کە بچمە لای گروپە خۆبەخشەکە ئەو خۆبەخشەی کە لە پشتی منەوەن دەستخۆشیان لە یەکەین سەرەتا ئەچمە لای زۆر بەڕێز خاتو شەرمەنڕازی سەرۆکی پەرستاران لە نەخۆشخانەی سۆزی دەرونی بە خۆشحاڵی و لەم بەشی پرۆگرام لەگەڵمان نابێت بابزانین پەیامی ئەوانیش چیە لەسەر ئەو کارە خۆبەخشیانەی یاخود ئەو کەسانەی کاری خێرخوازی ئەنجام ئەیەن لە سەرجەم جێگاکان و نەخۆشخانەکانە ئەچینە لای بەڕێزیان خاتو شەرمەن ئەگەر ئەرک بکەشی سڵاو لێبێ سپاس بۆ ئامادەبوونت خاتو شەرمەن بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەم سەرەتا دەستخۆشیتان لە یەکەین سوپاسانەکەین کە لە جێگایەکەن لەگەڵ کۆمەڵە کەسانێکن کە هەمیشە ڕاستە زۆر ماندوو ئەبن لە شتان ساغ بێت بەڵام دەستنەوەستانن یعنی توانیتانە لەسەر پێکانی خۆتان بۆستن هەمیشە هاوکاری کەسان بکەن پێمان بڵێ سەرەتا کارەکەی خۆتان چییە ڕۆژانە کاروبارەکانتان تا چەند بە شێوازێکی باش بەڕێوەچێت سەرەتا بەخێر بێن بەنسبەت ئیشەکانمانەوە کە لێرە وەکو پەرستار خۆتە زانین پەرستار ئیشی ڕوونە لە خستەخانەکانی تر بەڵام لە خستخانەی سۆزی دەرونی چووکە ئەمە وەکو ماڵێک وایە بۆ ئەم بێلانانە ئیشەکانی ئێمە جیاوازە یعنی بێجگە لە ئیشی پەرستاری ئیشێکی ترەکەین کە ناڵێم وەکو ماڵێکە کەسێک لە ماڵێک بێ پێویستی بە چییە لە پێویستی ڕۆژانەی نەخۆشەکە لە ناحی پاکیەوە نان خواردن خەوتنمانەوە هەموو شتێکیان بۆ دابین کراوە لێرە پەرستارەکان لەشیان ساغ بێ و ئەرکە ئەکەن و بەشەکانی تریش بە هەمان شێوە بەڵام ئەوەی کە زۆر تەرکیزیان لەسەر بێ پەرستارە کە ئەو ئیشانە ئەکە وردەکارەکان زۆرن بەڵام ئەوەی کە ئێمە ئەیکەین ینی جگەلەوەی کە عیلاج و ئەو شتانی کە پەرستار ئەیکە ناحیە درونیەکانیش کە ئەبێ ئاگامان لێ بچکە ئەمان تایبەتە حاڵەتەکەیان کەیسی جۆرا و جۆر لە نەخۆشخانەی سۆزی دەرونی هەیە بەڵام خۆشبەختانە لەلایەن تەواوی ستافەکانی تایبەت بە نەخۆشخانەی سۆزی دەرونی لە ئەرک و ماندووبوونەکانی خۆتان بەردەوامن و هیچ کاتیش هەست بە ماندووبوون ناکەن لەشتان ساغ بێت نمونەتان زۆر بێت بابینە سەرکاری خێرخوازی تا چەندە گرنگە هەرێک لە ژیانی ڕۆژانەی خۆمانە بتوانین هاوکاری بەرامبەرەکەمان بین بە تایبەت ئێستا گروپێک هاتوون بۆ نەخۆشخانەی سۆزی دەرونی تا چەندە دڵخۆشن بەوەی کە هاوکاریان گەیاندۆتە دەستی ئەم نەخۆشخانە وڵی خۆتە زانی کە تقریبا 10 ساڵێک ئەبێ ناحی ئابووری لە هەرێما باش نییە بۆیە زۆر زۆر زەرورە کە ڕێکخراوەکان لایەنەکان وەکو ئەم گروپە کە هاتوون دەستیان خۆش بێ هاوکاری هەموو بەشێ بکەن زۆر زۆر گرنگە و ئەگەر هاوکاری سۆزی دەرونی بکەن گرنگترە بۆ لەبەرەوەی ئەمان ئەو نەخۆشانی کە لێرن زۆرێ هاوڵیان نییە ینی ئێمە بەڕێوەیان ئەبین بێ هاوڵن بێجگەلەوەی کە حاڵەتەکەیان دەرونیە اینجا چەند نەخۆشێکمان هەیە تقریبا نیوەی نەخۆشەکانمان بێ خانەوادن یعنی وەکو وایە کە خێرکی زۆر زۆر گەورە بکەن هەم بێ هاوڵن هەم بێ کەسوکارن زۆر بەیان و هەمیش نەخۆشی دەرونی هەنە یعنی ئەرکەکە با بڵین زۆر زۆر قورسە بۆیە ئەگەر بێت و ڕێکخراوێک یان هەر لایەنێک خۆبەخشانە ئیشێ بکەن بۆ ئێمە جێ دڵخۆشیە بۆ نەخۆشەکان چەند ئەو نەخۆشە بۆ ئێمە زیاتر لە دوای ئەوەی کە ئەم گروپە ئەو پاکێجی کە هێناویانە نیۆڕەخوانێکە
بۆ تەواوی نەخۆشەکانیان هێناوە چۆن پێیان ڕاگەێنن کە با بڵێن کۆمەڵکە هاوکاریەکان گەیەنراوەتە دەستی ئەم نەخۆشخانە والله خۆیان هەر یەک نەخۆشێک بزانێت کە شتێک هەیە ئیتر هەمویان نەزانن تا چەندە هەم بۆ دڵخۆشکردنی ئەوان گرنگە والله طبعا زۆر گرنگە ناڵم لەم وەزعی ئێستایە هەر زۆر پێویستەکە ئەم ئیشانە بکرێ زیاد بکرێ و کردوشیانە ینی ڕێکخراوی خۆبەخشەکان زۆر ئیشیان کردووە هەر ئەوەنە بۆ خوان بێ ینی ئیشی گەورەتریش هەبووە لە ئیشەکەی ئەمان کەم ناکەمەوە طبعا دەستیان خۆش بێت نەخۆشەکان طبعا ئەوەی کە بیریان لایە بە دەرەجە یەک ئەوان خواردنە جلوبەرگ خواردن ینی بیریان لای ئەو دوو شتەیە ڕاستە طبعا بینا پێویستی ناو بیناکە بەڵام ئەوە تەرکیزیان زیاتر لەو دوو شتەیە بۆیە دەستخۆشیان لێکم کە ئەمڕۆ شتیان کردو و خەم دەمەن نەبێ ینی یەکسەر هەمویان ئەزانن کە ئەمڕۆ خوان هاتووە دەستەکانت خۆش بێت با لە کاتە نەگرین لە بەرەوەی بەڕێستان هەندێک ئەدەکتان هەیە سپاس بۆ خاتوو شەرمەنڕازی کە بەڕێزیان سەرۆکی پەرستاران لە نەخۆشخانەی سۆزی دەرونی سپاس بۆ تەواوی ئەو ستافی کە ماندوونە ناسانە هاوکاری تەواوی ئەو کەسانن کە لە نەخۆشخانەی سۆزی دەرونین دەستخۆشیان لەکەین جا ئێستا پێم خۆشە چمەلای تەواوی ئەو ستافی کە لە پەیمانگەی پیشی و تەکنیکی برایت لێرە ئامادەن زۆر بەڕێز خاتوو هودا عەدنان سەرپەرشتیاری گروپی خەندەی برایت لەگەڵمایە خاتوو هودا سپاس بۆ تۆ سپاس بۆ بەڕێزیشت زۆر بە کورتی پێم بڵێ بۆی دەرفەت هەبێ ئەو لێدوانی و کەسانی تریش وەرگرین پێمان بڵێ گروپی خۆبەخشی یاخود گروپی خەندەی برایت لە کێو دامەزراوە کار و چالاکیەکانتان چۆنە سڵاوتان لەبێ سەرەتا بەخێراتنتانەکەین کە توانیتان ئەمڕۆ لە ئەرکێکی مرۆیی گرنگە لەگەڵمانە بەشدار بن لەم کارە خێرخوازیە ئێمە بە خۆشحاڵیەوە فێرخوازەکانمان لە سەرجەم بەشەکانی پەیمانگەی تەکنیکی پیشەیی برایت هەستاون بە دروستکردنی گروپێکی مرۆیی کە ئەرکی ئەم گروپە بە تەواوەتی کاری خێرخوازی و هەروەها چالاکی مرۆیە بە ناوی گروپی خەندەی برایت ئێمە دەستخۆشیان لە ئەکەین بەڕاستی ئەرکەکەیان زۆر ئەرکێکی مرۆڤ دۆستانەیە و بەڕاستی ئەیانەوێت کە لا لە هەموو ئەو لایەنانە بکەنەوانێ کە تا ئێستا لایەن لێ نەکراوەتەوە یاخود ئەو بەشانی کۆمەلگە با بڵین تا حدێکی کەم ئیهمال کراون ئەمڕۆ ئێمە وەک پەیمانگەی تەکنیکی پیشەیی برایت وەکو فێرخوازانی گروپی خەندەی برایت هەستاوین بە ئامادەکردنی خواردن و هەروەها شیرینی بە خۆشحاڵی و بە سوپاسەوە بۆ ئەو کەسانی کە هاوکاریان کردوین لە خواردنەکان چێشخانەیەک بۆی ئامادەکردوین و هەروەها شیرینیەکانیش کافەیەک بۆی ئامادەکردوین بۆیە بە هاوکاری ئەوان و بە هاوکاری ئێوە سوپاسانەکەین کە ئەتوانن جەنگی ئێمە بگەێننە زۆرترین شوێن و لەگەڵمان نابن لەم کارەمرۆیە دەستان خۆش بێت و سپاس بۆ ئێوە مەمنون دەستە خۆش بێت ئەم گروپە خوێنکاران کە لە بەش زانستیەکانی پەیمانگەی تەکنیکی پیشەی برایت کەسێکتان ئەگەر بێن ئەوانەی کە قسەمان بۆکەن فەرموو بەڕێز سڵاوت لێبێ وەکو خوێنکارێک پێم بڵێ تا چەندە دڵخۆشیت بەوەی هاوکاریە مرۆیەکانت کارە خۆبەخشیەکانت ئەگەینتە دەستی کەسانێک کە پێویستیان بە دەستی هاوکاری توێ زۆر باش پێشکی بەخێر بێن زۆر سپاس بە ئامادەموتان ئەرکتان کێشا و ڕێگە دوورەتان بڕی ئێمە کۆمەڵە فێرخوازین بە ناوی گروپی خەندەی برایتەوە لە پەیمانگەی تەکنیکی پیشەی برایت لە بەشە جیاوازەکانم تیمەمان پێک هێناوە ئەرکی سەرەکەم تیمە بریتە لە کاری خێرخوازی و چالاکی مرۆیی وەک مامۆستا هودا ئاماژەی پێکرد پێمان خۆش بوو هاوکاری مناڵم نەخۆش ڕاستی ئەم پۆپولانی ئێرە لەبەرەوەی کە کۆمەڵە قسەی خۆش و ئەوانەوە لەگەڵکردن بە پێویستمان زانی هاوکاریان بین پەیوەندیمان پێوەکردن بەڕێز مامۆستا شەرمنیش باسی لەوە کرد کە خواردن و جلوبەرگ زۆر سەر بوو بۆ ئەوان بە باشمان زانی نیۆڕەخوانێک لەگەڵیان نابین تو پاکێزە هەم خواردن و هەم شیرینی تر هیوادارین بەدڵیان بێت بژی سپاس ترتان ئەگەر بێتە لای من خاتون چۆنی سلااوت لەبێت با لەوە دەست پێ بکەم بەردەوام تا چەندە کاری خۆبەخشی ئەنجامی لە ژیانی خۆتە تاپان کاری خۆبەخشی مهمە بۆ ژیانی ڕۆژانەمان هەنێک کەسان هەنێ لایەن هەن کە پێویستە لایەن لێ بکرێتەوە ئەمانیش وەکو پێویستەکە لایەن لێ بکرێتەوە لەبەرەوەی حاڵەتێکی تایبەتن نەخۆش نین تایبەترن لە ئێمە زۆر باشە دەستان خۆش بێت سپاس بۆ بەشداریکردنتان پێم وابێ کەسی ترتان قسەی ناکرد دەستان خۆش بێت سپاس بۆ تەواوی ئەم گروپە گروپی خەندەی پەیمانگەی تەکنیکی و پیشەیی برایت نمونەیان زۆر بێت هیوادارین هەمووان لە جێگەی خۆمانەوە بەپی توانای خۆمان بەپی لایەنی مادی خۆمان بتوانین کارە خۆبەخشیەکانمان زیاتر بکەین کارە مرۆڤ دۆستیەکانمان زیاتر بکەین بۆ کەسانی بەرامبەر بۆ کەسانێک کە پێویستیان بەدەستی ئێمەیە سپاس بۆ بینەربوونتان ئەگەڕێنەوە بۆ لای هاوکارانم